بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکان سڵاوتان لێ بێت وا دیارە کەمێک لەمەوبەر حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی ناوخۆ واتە داهاتی نانەوتی لە هەولێری پایتەختەوە ڕەوانەی بەغدا کرد و هاوکات وا بڕیارە سبەی لیستی موچەی مانجی سێ لە هەولێرەوە ڕەوانەی بەغدا بکرێت و وەزارەتی دارایی عێراق دەست بە پرۆسەی وردبینیکردن بکات و لە ئایندەیەکی نزیک یەکەم گوشمەی پارەی موچەی مانجی سێ بنێرێت. من بۆ ئەم مەبەستا دەمەوێت تەواوی وردەکاری و زانیاریەکانتان لە هەولێرەوە پێ بڵێم. سەرەتا ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی ناوخۆ داهاتی نانەوتی کە هی مانگی دووە واتە داهاتی نانەوتی داهاتی ناوخۆی مانگی دوو لە هەولێرەوە ڕەوانەی بەغدا کراوە کە بڕەکەی 48 ملیار دینارە واتە لە هەولێرەوە داهاتی ناوخۆ کە بڕەکەی 48 ملیار دینارە هی مانگی دوو ڕەوانەی بەغدا کراوە. ئەمەش وا دەکات پرۆسەی وردبینیکردنی لە لیستی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان و هاوکات دابەشکردنی موچە و ناردنی گوژمەی موچەی مانجی سێ خێراتر بکات و بە خێراییەوە ڕێکارەکان تەواو بکرێن. هەڵبەت دەمەوێت ئاماژە بە خاڵێکی تر بدەم، ئەویش ڕەوانەکردن و ناردنی لیستی موچەی مانجی سێ لە هەولێری پایتەختەوە بۆ بەغدا بە جۆرەی زانیاریەکان لە ماوەی تەنیا 24 کاتژمێری ڕابردوو کە بۆ یەکەم جارە ئەمە ڕوودەدات لیستی موچەی مانجی سێ بەبێ هیچ کەم و کوڕیەک لەلایەن وەزارەتی دارایی هەرێمی کوردستانەوە ئامادە کراوە و وا بڕیارە سبەی بنێردرێت. ئەوەی کە لە لیستی موچەی مانجی سێی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانە لە ماوەی تەنیا 24 کاتژمێری ڕابردوودا دارایی هەرێم ئامادەی کردووە. بەڵام ئەو لیستە هی فەرمانبەرانە واتە فەرمانبەرانی سەربازی و مەدەنی لیستی موچەی ئەوان ئامادەکراوە بە سیستەمی نوێی پەیڕۆڵ. بەو سیستەمە نوێی کە هەیە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لیستی موچەی مانجی سێی فەرمانبەرانی سەربازی و مەدەنی ئامادە کردووە. تەنیا لیستی موچەی خانەنشینان ماوە کە ئەویان بە سیستەمی کۆنا واتە لیستی موچەی مانجی سێی فەرمانبەران بە سەربازی و مەدەنیەوە بە سیستەمی نوێ ئامادە کراوە لە ماوەی تەنیا 24 کاتژمێردا. تەنیا لیستی موچەی خانەنشینان ماوە کە ئەویش پێشبینی دەکرێت لە تاک و درەنگانی ئەم شەو لیستی موچەی خانەنشینانی هەرێمی کوردستانیش ئامادە بکرێت و سبەی سێشەممە لیستی موچەی مانجی سێی فەرمانبەران و خانەنشینانی هەرێمی کوردستان تەواوی موچەخۆران ڕەوانەی بەغدا بکرێت. هاوکات دەمەوێت ئاماژە بە خاڵێکی تر بدەم. حکوومەتی هەرێمی کوردستان ئامانجێتی لە ماوەیەکی کەمدا واتە بە دیاریکراوی لە پێش جەژنی ڕەمەزان دەست بە پرۆسەی دابەشکردنی موچەی مانگی سێ بکات. بۆ ئەم مەبەستەش حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراوی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان تەواوی ئامادەکاریەکانی کردووە و هاوکات لیستی موچەی مانجی سێی فەرمانبەرانی سەربازی و مەدەنی بە سیستەمی نوێ ئامادە کردووە. تەنیا لیستی موچەی خانەنشینان ماوە کە هی ئەوانیش پێشبینی دەکرێت تاک و درەنگانی ئەم شەو تەواو بکرێت و سبەی سێشەممە لیستی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەم خانەنشینان ئەم فەرمانبەرانی سەربازی و مەدەنی ڕاستەوخۆ بە ئامادەکراوی ڕەوانەی بەغدا بکرێت. دوای ئەوەی کە وەزارەتی دارایی عێراق دەست بە وردبینیکردن دەکات لە لیستی موچەی مانجی سێی هەرێمی کوردستان ئەوە لە ئایندەیەکی نزیک پێشبینی دەکرێت یەکەم گوشمە بنێردرێت بۆ موچەی مانجی سێ. و هاوکات خاڵێکی تریش دەمەوێت ئاماژە پێ بدەم. لە چەند ڕۆژی ڕابردوو پێشەوە هەورامانی وتەبێژ حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای کرد ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئامانجمانە بۆ پێش جەژنی ڕەمەزان دەست بە دابەشکردنی موچەی مانگی سێ بکەین و فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان پێش جەژن موچەی مانگی سێی خۆیان وەربگرن. ئەوانە لەلایەک خاڵێکی تر دەمەوێت ئاماژە بە پرۆژەی هەژماری من بدەم کە ئێستا من لە بەردەم یەکێک لە بانکەکانم ATM بانکەکانی ATM واتە ئامێری ڕاکێشانی پارە کە سەر بە پرۆژەی هەژماری منی حکوومەتی هەرێمی کوردستانە پرۆژەیەکە کار دەکات بۆ
بە دیجیتاڵکردنی دابەشکردنی موچە بە شێوەیەکی سەردەمی و نوێ و مۆدێرن و پێشکەوتوو و هاوکات هەر فەرمانبەرێک هەر موچەخۆرێک ئەگەر کارتی هەژماری منی هەبێت و لە ڕێگەی هەژماری منەوە موچە وەربگرێت ئەوە هەر کاتێک وەزارەتی دارایی هەرێمی کوردستان خشتەی موچەی ڕاگەیاند ئەو کەسەی ئەو موچەخۆرەی کە لە هەژماری من کارتی هەیە پێویست ناکات بڕوات تاکو چاوەڕێ بکات تاکو ئەو ڕۆژە دێت موچە وەردەگرێت بەڵکو هەر کاتێک لیستی موچە ڕاگەیەندرا گوتیان سبەی دەست بە دابەشکردنی موچە دەکرێت ئەوە ئەو کەسەی کە ئەو موچەخۆرێک کە کارتی هەژماری منی هەیە دەتوانێت ڕاستەوخۆ سەردانی ATM ئامێری ڕاکێشانی پارەی پرۆژەی هەژماری من بکات بەو کارتەی لە دەستێتی موچەی خۆی وەربگرێت ئەوە تەواوی ئەو زانیاری و پێشاتانە بوو لەسەر پرۆسەی دابەشکردنی موچە و ناردنی داهاتی ناوخۆیی و نانەوتی و هاوکات نێوانی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و دارایی عێراق لەسەر پرۆسەی دابەشکردنی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان و ڕادەستکردنی داهاتی نانەوتی و ناوخۆیی مانگی دوو وەک هەمیشە لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.